بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم يا رب اجعل القرآن العظيم ربيع قلوبنا ونور أبصارنا وجلاء همومنا وأحزاننا يا رب العالمين. بەڕێزان خۆشەویستان، خۆشحاڵ و شادومانی لە تەفسیر و لێکدانە و ڕافەکردنی سوورەتی ئەلکەهف گەیشتنە وانەی چوارەمین. وانەی چوارەم لە ئاەتی ژمارە 17 هاتە ئاەتی ژمارە 21 لە خزمەت ئەو چەند ئاەتە پیرۆزەدا دەبی. سەرەتا پەیوەندی ئەو کۆمەڵە ئاەتەی کە دەچینە خزمەتی ئەو چوار ئاەتە پەیوەندی لەگەر ئاەتەکانی پێشوو. لە ئاەتەکانی پێشوو خودای گەورە هەڵوێستی کۆمەڵە گەنجێکی بڕواداری کە لە پێناوی خوای گەورەدا ئامادە بوون هەرچی ناخۆشی و ناسۆری و دەرد و بەڵاو و هەروەها دەربەدەری قبول بکەن لە پێناوی ئەوەی کەوا عەقیدە و بیر و باوەڕەکەی خۆیان بپارێزن. لەو کۆمەڵە ئاەتانی کە دادێ لەو کۆمەڵە ئاەتانی دادێ خوای گەورە باسی چۆنیەتی بەهاناوەچوونی خۆی ذاتی پیرۆزی خۆی دەکا بۆ ئەو گەنجانە بە چه شێوازێک خوای گەورە سوبحانەهو وتەعالا ڕێزی لەو گەنجانە گرت کە وای کرد ئەو گەنجانە لەژێر چاودێری خوای گەورە بن. خوای گەورە سوبحانەهو وتەعالا چۆن ئیمان و باوەڕەکەیانی پاراست بە هەمان شێوە لاشەکەیان دەپارێزی، خوای گەورە حفزیان دەکا دەیان پارێزی بە چەندین کەرامات، بە چەندین ڕێزلێنانی زۆر جوان لۆ ئەو کۆمەڵە گەنجەی کەوا لە پێناوی عەقیدە و بیر و باوەڕی خۆیان قوربانی دەدەن، ئامادەن ماڵیان، حاڵیان، خۆشگوزەرانیان و هەروەها خاکوڵاتیان هەمووی بکەنە قوربانی عەقیدەی یەکتاپەرستی و یەکتاپەرستی خوای گەورە سوبحانەهو وتەعالا. بابەتی دووەم یعنی تەوەری دووەم لە تەفسیری ئەو کۆمەڵە ئاەتە باسی وشە و مانای وشەکان دەکەی. یەکەم وشەی تەزاوەڕوو واتە لا دەدا، تەقریضوهم بەجێیان دێڵێت، فەجوە بۆشایی ئەشکەوت، مرشیدە ڕێنیشاندەر، ئەیقاظەن بەخەبەر بە ئاگا هاتن، ڕقود نووستوو، بیلوەسیت لە بەردەم دەرگای ئەشکەوت، لە بەردەم دەرگای ئەشکەوت لێرە بەغەڵەت نووسرایە بەهەژ نووسراوە، وە لە مولیئتە دڵت پڕ دەبێ، ڕوعبەن ترسی ناودڵ، بەعەثناهم بە ئاگامان هێنان، لەبیستم تێیدامانەوە، فەبعەثوو بنێرن، بیوەریقیکم پارەی زیو، ئەزکا تەعامەن پاکترین خواردن، وەلیەتەلەطەف وریا و نەرم بە، میلەتیهم ئاینەکەیان، ئەعثەرنە دۆزیەوە، یەتەنازەعون کێشەیان لە نێواندایە. تەوەری سێیەم مانا و لێکدانە و تەفسیرکردنی ئاەتەکان. خوای گەورە سوبحانەهو وتەعالا ڕوو لە پێغەمبەری خوا دەکا صلی الله عليه وسلم، وەکو باسمان کرد گوتمان دابەزینی سوورەتی کاف لەو کاتەدا بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵەکان لە ئەو پەڕی ژیانی پڕ لە ناخۆشی و لە ئەشکەنجە و لە سزاداندا بوون بە هەموو جۆرێک بە مادی و معنەوی لە بەرجەستەیی و نابەرجەستەیی ئەو موسڵمانانە سزا دەدران، ئەشکەنجە و ئازار دەدران بە هەرچی لە توانایان بە کافرەکانی قوڕەیش لە دژی پێغەمبەری خوا و هاوڵەکانی ئەنجامیان دەدا. لۆیە لێرە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ڕوو لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لە هەموو موسڵمانێک دەکا کاتێک کە لە تنگانە و ئەشکەنجە و ناسۆری و ناخۆشیدان
چۆنی خوای گەورە بەهانای عەبد و بەندەکانی خۆی دەکا. لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا تەسویرێکی زۆر جوانی حاڵی ئەو گەنجانەمان لۆ دەکات لەو کاتێکەوە لەناو ئەشکەوتەکەن. خوای گەورە دەفەرموێ وترى الشمس إذا طلعت تزاور عن كهفهم وترى الشمس إذا طلعت تزاور عن كهفهم ذات اليمين وإذا غربت تقرضهم ذات الشمال وهم في فجوة منه. خواهي يقول رولة پیغمبر دكا صلى الله عليه وسلم أي پیغمبر خواه وترى الشمس اگر تو حالي واند ببيني بايا سيرد بكرد بايا خواهي يقول سبحانه وتعالى أو روجي كهل دينا بيانيان أو روجا كهل دهات إذا طلعت لو كاتي الروج لكاتي بيانيان هل دهات تزاوروا عن كهفهم واتا روجك لايددا عن كهفهم لأشكوتكي وان روجك الراس تخو لواني نددا تزاوروا يعني لواني لا ددا بروچين دري ذات اليمين للاي راستي أشكوتكي يعني ددا نق راس تخو لنا أشكوتك بداتا وإذا غربت تقرضهم ذات الشمال وكاتك كخور برو آوابون بو لكاتك روج برو آوابون دبو تقريضهم بهمان شيء والروج بدياني ديالات يعني لياني لا ددا ديسان راس توخور روجك بردستيان ندكوت بلكو روجك تقريضهم ذات الشمال بلاي روج بلاي دستتبي أشكوتك دا خورك لاي ددا بلكو راس توخو روج ندت وناو أشكوتك ليان بداو آزاريان بداو توشي ناخوشي بن كيني خواي يور سبحانه وتعالى بوشويا روجكي لكاتي هلاتون لكاتي آوابون لياني لا دا برزستيان نكوي لو كاتي دا وهم في فجوة من كاتك أو كومال غنزا لناو بوشاي أشكوتك دا ليرة دا حكمتسيا خواي يور سبحانه وتعالى كاتك خور هردي راس توخو تيشي خورك راس توخو بروان ناكوي بلكو للاي دست راستي أشكفتكيان خورك ديتن تيشي تأثيري أو خورا دستجوري كوا هرتسي فيروسو هرتسي شتي زيان بخشة بيتن لنا أشكفت خاويني بكاتوا استا اگه سير بكي خور راستو خو برزستي انسان بكويتن لكاتا گرمكان رنگ زور جار انسان توشي نخوشي دبي بتايبت اواني حساسي بيستيان هيا اواني بيستيان زوزو ناسكا لكاتي گرمي خور هلاتن لو كاتي كدنيا زور گرما خور او روجا ببيستيان بكويتن تأثيري على دكا لوي اوانا لو كاتي دا كلنا وبوشاي اشكوتك دابونا ببي خوراك لو كاتە دەماینەوە دەستەیان بەرگەی ئەوەی ناگری ئەو ڕۆژە هەموو ڕۆژێ بەریان بکەویتن لێ ڕۆژەکە خوای گەورە وای کردیا ئەو ڕۆژە ڕاستەوخۆ بەردەستەیان نەکەوی ئەدی ناڕاستەوخۆ سوودیان پێ بگەینتن چکە لاشەی ئینسان ئەگەر ڕۆژی بەرنەکەوی تووشی زۆر نەخۆشی و تووشی زۆر کەم و کورتی دەبیتن بۆیە خوای گەورە ڕۆژەکەی لە بۆیان ناردیا سوودیان لە ڕۆژەکە دیتیا بەڵام لە زەرەر و زیانەکە خوای گەورە ئەو کۆمەڵە گەنجەی پاراستیە ئەوە ژێچێکە لەو ڕێز و گەورەیەی کە خوای گەورە لەو گەنجانەی نا خۆری لە بۆیان مسەخەر کردیا ملکت کردیا کە بەو شێوەیە ئەو خۆرە لە خزمەتی ئەوان دابیتن چکە ئەوان خۆیان لە خوای یەکلا کردەوە اینجا خوای گەورە دەفەرمێ ذلك أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم اوی لبو تو باز دکی كخور روش او مخلوق عظيم قوريا لخزمتي او كومالا گنزدا ازاريان نادا سوديا پیدگيني اوی كلود باز دکی من آيات الله اوی چيكا لبلغو نشانكاني قوري خواي قور سبحانه وتعالى او بلغيكا لسر راستي و دروستي او ريقاي او كومالا گنزا هەڵیان بژات کە خوای گەورە بەهانایانەوە هات خوای گەورە پشتیوانی لێکردن خوای گەورە مەخلوقاتەکانی هەموو لۆیان مسەخەر کرد لەوانە تیایەک
ئەشکەفتەکەی ناوی دەبێتە شوێنی حەوانەوەیان ئەو خۆرە دەیان پارێزیتن. اینجا خوای گەورە دەفەرمێ من يهدي الله فهو المهتد. بەڕاستی ئەوەی خوای گەورە ڕێنمونی بکە هەر ئەو ڕێنمونی کراوە، هەر ئەو ڕێگەی چاچی بەدەستکەوتووە و لەسەر ڕێگەی ڕاست و دروستە. لێرە خوای گەورە بزانە دەفەرمێ چی؟ من يهدي الله، ئەوەی خوای گەورە ڕێنمونی بکە. کەواتە هیدایەت خەڵاتی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالا. کابرایەک دەپرسی باشە بۆ کەسانێکە لە دیارە ئەوانەی کە ڕێی کوفریان گرتیە بێ باوەڕن ئایا خوای گەورە ڕێی هیدایەتی لەوان قەدەغە کردووە؟ نا، وما كان عطاء ربك محظورا. خوای گەورە هەرگیز ڕێی حەق و ڕاستی و یەکتاپەرستی لە هیچ کەسێک نەگرتووە. خوای گەورە زوڵم لە عەبدەکانی ناکە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرموێ إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا. ئێمە هەردوو ڕێباز و ڕێگاکەی حەق و ناحەق، کوفر و ئیمان، شرک و تەوحید هەمومان لە بەدەستی ئینسانەکان ئاوا ڕوون کردتەوە. کاکەوە کوفرە، ئەگەر هەڵی بژێری بەرەو ئاگرە دەسووتێ ژیانت بەدبەخت دەبی. ئەوەش ڕێی ئیمان و یەکتاپەرستیە. ئەگەر ئەو ڕێگایە هەڵبژێری بەرەو خوا دەچی، بەرەو بەهەش دەچی، بەختەوەر دەبی. ئێ بەو شێوەی خوای گەورە ڕێنمونی عەبد و بەندەکانی کریا. بەڵام خەڵکێک هەیە دوژمنی خۆیتی، مەسلحەت و بەرژەوەندی خۆی نازانی، لۆی بەجێی خوای گەورە ناکە، هەر دەستی ڕێگا کوفرەکەی هەڵدەبژێری، دەست بەناو درک و داڵەکەی دەڕوا، بەناو گوڵ و گوڵزارەکەدا ناڕوا. لۆیە من يهدي الله، ئەوەی بەجێی خوای گەورە بکە کە خوای گەورە لە بۆی دانا هیدایەت، بەجێی خوای گەورە دەکرد لەسەر ڕێبازی خوای گەورە هیدایەتەکەی هەڵدەبژێری. فهو المهتد، بەڕاستی ئەوە ڕێنمونی کراوە، بەڕاستی ئەوە لەسەر هیدایەتە. فهو المهتد واتە ئەو کەسە ڕێی حەق و ژیانی پڕ لە خۆشی و کامەرانی بەدەستهێناوە. مهتدی واتە ئەو کەسە بەڕاستی ڕێی حەقی دۆزیتەوە، ڕێی حەقی دۆزیتەوە و لەسەری دەڕوا و بەختەوەر و کامەرانی دنیا و قیامەت دەبی. ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. لێرە ئەگە سەیری ئاەتەکە بکەین، خوای گەورە فەرمی من يهدي الله، هیدایەتی دایتە پاڵخۆی. ومن يضلل، نارێ ومن يضلل الله، چونکە هەرگیز خوای گەورە لەگەر ئەوەی عەبد و بەندەکانی خۆی ڕێگای گومڕایی بگرن لەبەر. بەڵام ئەوە عەبدەکەیە بە نەزانی خۆی، لەبەر تەماع، لەبەر بەرچاو ناڕوونی خۆی ڕێی کوفر دەگرتە بەر. خوای گەورە لەگەڵ ضەلالەت نییە. لۆیە بزانە لا يرضى إن الله، خوای گەورە سبحانه وتعالى بە شرک ڕازی نییە، بە کوفر ڕازی نییە. ولا يرضى لعباده الكفر، خوای گەورە بە کوفری عەبدەکانی خۆی ڕازی نییە، پێی خۆش نییە و داواشی نەکردە ئینسان ڕێگای کوفر بگرتە بەر. ومن يضلل، ئەو کاتێک و هەر کەسێک گومڕابی ڕێی گومڕایی و کوفر و شرک هەڵبژێری فلن تجد له وليا مرشدا. فلن، هەرگیز بە هیچ شێوازێک لە بۆی نییە، فلن تجد له، نابینتەوە ئەو ئینسانە لە بۆی نییە وەلیەن، وەلیت یعنی پشتیوان، هیچ پشتیوانێکی ئەو تۆی نییە ئەو ئینسانە، نە لە دنیا لە قیامەت پشتی بگری یارمەتی بدا. مرشدا، پشتیوانێکی ئەو تۆ کەوا ڕێی ڕاستی پێنیشان بدا. زانیت چۆنە برای بەڕێزم، کەسێک دنیا ڕۆناکە، لە ڕۆناچی دەبینی ئەو عەردوو برین شوێنە هەمووی درک و داڵە، ڕێچ کەشێ ئەولایە ڕێکی ڕاستە، ڕێ خۆش، ڕاست ڕێ درک و داڵ و ناخۆشەکە دەگریتن، شەوی بەسەداتێ لەنا ئەو درک و داڵە ڕزگاری نابی. چێ بۆ سەبەبی ئەوەی ئەو ئینسانە تووشی ئەو هەموو ئێش و ئازار و ناخۆشەبی؟ بەدەستی خۆی بەرچاو ڕوون بوو، بە چاوی خۆی دەیدیت ئەو هەموو درک و داڕ و ناخۆشیە، بەڵام عەقلی خۆی بەکار نەینا چۆ ناو درک و داڵەکە. لەولایە ڕێگایەکی ڕاست هەیە نەیگرتە بەر. لۆیە فەلەن تەجیدە لەه وەلیەن مرشیدا، ئەو ئینسانە کە خۆی خستە ناو ئەو دەڵالەت و گومڕای و شیرکە، هیچ کەسێک نییە پشتیوانی بکە، هیچ کەسێک نییە دەربازی بکە لەو ناخۆشیە، و هیچ کەسێک نییە مرشیدا، کەسێک ڕێنمونی بکە ڕێگای ڕاست و دروستی بهینتەوە سەر ڕێگای ڕاست، چکە خۆی گومڕا کرد. لە ئاەتی ژمارە
هجنمين خواي قولة فرمي وتحسبهم أيقاظا وهم رقود هي كيشتر لو جندي وسربازاني كوا خواي قولة لبو أو كوملا قنزي دانا تبو خواي قولة الشكل الشوي أو قنزاني ودانا بولنا وأشكوتكا كاتك كسكا لأن يزيق بايوا وتحسبهم واقماني دبر واتيدقيشت أيقاظا بخبر وهم رقود لهمان كاتج دا أوان نستبون لهمان كات دا أوان نستبون لين دا كلمة أيقاظا ورقود دوشتي عكسيك كلعلم بلاغي بيدا وتري تضاد لين دا خواي يقول دا فيلمي وتحسبهم أيقاظا واقمان الدبت أوانا بآقان لين دا واقمان الدبت يعني واتي دقيشتي كأوانا بآقان يا شكل الشوي نسنكان يعني كو إنسانك أقر بخبر بي تونا بو شوي بوا هندك دلين تساوي هرزق بوا يعني كدا سوي تساوي هرزق بلام نستبوش خواهي يقول بو شوي نسني بيان دابو وهم رقود أوان لنستن لقلاي نستن دابو بله ونقلبهم ذات اليمين وذات الشمال وإيما أو جنزاني كلنا أو أشكفتبو نقلبهم هرجير ورجير ما ذكرت أخوي يقول فمي إيما نقلبهم إيما وما ليه ذكردن كاتك ولا سلاي راست نستينا خويا ور بجيرن بلاي لا يتسبا زارق لسبشت زارق بوشويا قوران كاري ذات اليمين وربان دجيران للاي لسلا تنشتيان لا تنشتي تبيا راستيان او دار وربان دجيران لو لا تنشتي تبيا يعني هرجير ورجير ما ذكر بس انا تمشابك استا كسق نخوش دكويت قورتري مصيبتي او نخوش اويا ناخوش تريشت كاتك الكلس هيك لسبشتي بارداتو ناطاني خوي هرجير ورجير بكا هيد بوشايك تنفيسك لبيني او دوشكي كلسري باردايتوا لقى بشتي او نخوشي او طبقه لوي هوا قورتشينيه هيش تقنيه او انسان بمرور زمن بشتي دفتبرين بشتي دفتبرين نخوشي واهيا برينكي حتى صار هيش دروا سبحان الله او ذا لراني بياده بي لبشتي بيداده بي او قوشت بدسمي ونامي سبحان الله خواي قورا لو اوي لا شيء او كوملا قندا بباريزري لوي كوا او شويني لسري باريان دايتوا نبي تبرين قوشت كان نروى بويا خواي قورا سبحانه وتعالى ناوا هرجير ورجير يان كردون او دآية للروجك تندار هرجير ورجير كراون يان لماوي حفتيك يان لماوي يعني تنماويك خواي قورا مهم دا فرمي بجيري بيوستي وان خويان ورد جيرا لراستا لبو تبا ولا تبا لبو راستا بو شوية حتى كل شكيان نرزيتو توشي برينو ايشو آزار نبيتا وكلبهم باسط ذراعيه بالوسيط وأي پیغمبري خواه صلى الله عليه وسلم أي مسلمانان حالي وان وابو كاتك أوان لنا وأشكفتن صقكيان وكلبهم بزانا خواهي قولي لنا كباسي أو صقي دكا دول للروي بينرو بيسري بريس بس ديداتا بالشين بال أو كومالا قنزا وكلبهم صقكيان يعني تن أوان بريزن وفاداري أو صقش خواهي قولي باز دكا كتن وفادار وصقا بدياني نيهشت لوي وكلبهم صقكيان باسطون ذراعيه هردو دستكاني خوي آوا دريش كردبو توني صق عادتي وايا أقل حرسيات بي فرقي هي لو كاتي كوا يعني أقل كاتك حرسياتا كدزاني بيوتي بوي حرسيات بقري لكسانك يعني لرانا مرك كدادنيشي بارداداتو دنوي دستكاني خوي وادريش دكا وكأنه بخبره لويا وكلبهم باسط ذراعيه واتا دستكي خوي دريش كردبو لچين دري بالوسيط لبردم درقاي أشكوتكا لو يندري وكو باسوانك تون صقك كابراق لبرمالي خوي صقك دادني أو صقك دائما لآمد باشي دا حتى لو كاتي دجنوي باشيوش أو تو دنوي أهون اللي بارداتوا صق عادتي وايا دون وركتني هي لا كدوالي خو ما عندنا وركتنا شي وايا طواو لي بارداتوا لصلاتنيش لي بارداتو سريش العردي دادنيت أوا
ئەو پەڕی مرتاحی خۆیتی و تەواو هیچ مەترسی و یعنی خەمی حرەسیاتی نییە. بەڵام لەو کاتەی سەگ هەز بە مەترسی بکە حرەسیات بگری لەو شتێک کە لە بۆی ئامادەکرایە ئاوا دەستەکانی خۆی دادەنێ سەری بەرز دەکاتەوە بەو شێوەیە کە ئەنەه هەمیشە و بەردەوام لە ئامادە باشیدایە 300 ساڵ ئەو سەگە بەو شێوەیە سوبحان الله حرەسیاتی گرت و ماوە لە بەردەم دەرگای ئەو ئەشکەفتە. بزانە ئەو سەگە ڕۆڵێکی هەبوو خزمەتەشی کرد بەگەر پیاو چاکان کرد خوای گەورە بەو شێوەیە لە قورئان چەندین جار بە دووبارە باسی ئەو سەگەی دەکا. لۆیە ئەوانەی کە بەڕاستی هەڵوێست و مەوقیفیان هەیە بەوەی نییە ئەو ئینسانە عەقلی هەیە و عەقلی نییە، ئەوە مرۆڤە ئەوە غەیری مرۆڤە. نا تەماشا بکە خوای گەورە لە قورئانی پیرۆز ئەوانەی کە ئاژەڵن کە ڕوح کە خوای گەورە عەقلی نەداینێ بەڵام خاوەنی هەڵوێست بوونە بەرامبەر بە دینی خوا، خوای گەورە لە قورئان زۆر بە گەورەی باسی کردینە. یەک لەوانە هودهود کە یەک میلەت بەهۆی ویەوە مسلمان دەبیتن کە لە سەردەمی سولەیمان پێغەمبەر. یەک لەوانە مێروستانەکەی کە قەومەکەی خۆی ئاگادار کردەوە لە هێرشی سولەیمان و سەربازەکانی. خوای گەورە لە قورئان باسی دەکاتن. فیل ئەصحاب الفیل ئەلەم تەڕە کەیفە فەعەل رەبوک بئەصحاب الفیل فیلێکە هەڵوێستی هەیە مەوقیفی هەیە ئامادە نییە ماڵی خوا بڕوخێنی. خوای گەورە لە قورئان باسی دەکات. لۆیە بزانە ئەوانە ئاژەڵن خوا چ ڕێزێکی لێناوە چەند مرۆڤیش هەیە خوا عەقلی داینێ بەڵام دژایەتی دینی خوا دەکا وەکو ئەبوو لەهەب خوای گەورە پێی دەڵێ پێی دەفەرموێ تەبەت یەدا ئەبی لەهەب وەتەب. لۆیە مەوقیف و هەڵوێست ئینسانی گەورە دەکا ئینسانی بەڕێز دەکا ئینسانی خۆشەویست دەکا لەکن خوا و خەڵقی خوا. اینجا خوای گەورە دەفەرمێ لەو اطلعت عەلەیهم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر ئەتوو حاڵی ئەو کۆمەڵە گەنجە ببینی لەو اطلعت عەلەیهم یعنی واتە ئەگەر ئەتوو بچی ئەوان سەیریان بکەی بیان بینی لەوەلەیتە منهم فیرارا پشت دەکەی و غار دەدەی فیرار واتە هەردەی ڕادەکەی لە حاڵی وان هەندە سام ناکە هەندە حاڵیان جێی مەترسیە وەلەمولیئتە منهم ڕوعبا و دڵت پڕ دەبی لە ترس و لەرزێکی زۆر کە سەرتاپەی لەشت دادەگریتن. کەلیمەی ڕوعب مەترسیەکی زۆر گەورە کە لە ناو دڵڕا تەئسیل لە هەموو ئەندامەکانی لەشت بکە. وەلەمولیئتە منهم ڕوعبا خوای گەورە ئەو هەیبەتە ئەو سامەی دابوو ئەو کۆمەڵە گەنجە خوای گەورە بەو شێوەی گەورەی کردن لۆی بپارێزرێت لە دەستی ئەو خەڵکە مشریکەی ئەو وەخت. لۆیە بزانە خوای گەورەکە باسی دوژمنانی مسلمانان و ئیمانداران دەکات لە قورئان دەفەرمێت لە ئەنتم ئەشەد ڕەهبەتە من الله دەفەرموێ ئەی پێغەمبەری خوا ئێوە ترستان زۆر زیاترە لە ناودڵی کافرەکان زۆر لە ئێوە زیاتر دەترسێن من الله. کو ئینسانێکی ئیماندار زۆر لە خوا دەترسێ ئەوانش ئەوەندە لەنگۆ دەترسێن زۆر ئێوە هەیبەتتان هەیە ئەشەد ڕەهبەتە من الله زۆر ترستان زیاتر ناودڵی وان وەکو ئیماندارێک ترسی خوای گەورەی لە ناودڵە. لە دواییدا خوای گەورە دەفەرمێ وەکەذالیکە بەعەثناهم لیەتەساءەلوا بەینەهم ئابە و شێوەیە ئەوان لە ناو ئەشکەوتەکەمانەوە بەڵام وەکەذالیکە هەر بەو شێوەیە معنەتی وەکەذالیکە هەر بەو شێوەیە کە ئێمە خۆمان پشتیوان و چاودێری ئەوان بووین دوای ئەو ماوەی کە تێپەڕی لە مەترسی ڕزگاریان بوو کە ماوەی 300 ساڵ یان 309 ساڵ بەعەثناهم ئەوانمان بە ئاگاهینان. کەلیمەی بەعەث لە قورئانی پیرۆز بە معنای زیندووبوونەوە دێ بە معنای بە ئاگاهاتنیش دێ. بەعەث بە معنای ڕاپەڕین هەستان کەسێک یعنی دوای ئەوەی مد بووە سار بوویتەوە ئەوجا بە گەرم و گوڕی هەستەوە سەر پێ ئەوانیش دوای ئەو نووسنە دوور و درێژە بەعەثناهم ئێمە ئەوانمان بە ئاگاهینا لیەتەساءەلوا بەینەهم لۆ ئێمە ئەوانمان بە ئاگاهێنا خوای گەورە عیلەتەکەی باز دەکە هۆکارەکەی باز دەکا لیەتەساءەلوا بەینەهم حتا پرسیار لە یەکتر بکەن بزانن ئەوانە چیان بەسەهات چەندیان پێچووە
وأو نستدرو دريجة حكمتي تصبو خواي يقول لو أواني هنمرات هل نا أشكفت كي بيك داري بمردو بخبرنا هاد بانا حكمتيا لو خواي يقول بخبر يان ديني بخبر هينانكا قورترين ما بستي تيدا كوا دليل بلغيا لسد زنجبونوي مروفكان دواي أو مردني كوا دمرن لدنياه داري يشتر خواي يقول سبحانه وتعالى مروفكان زنديدة كاتو لو يتساءلوا بينهم هتاكو اوان بسيال اللي يكتر بكنو بابتكيان لبو الروم بيتوا اوان تنصال اللي رماينوا لو يكاتك بسيال اللي يكتر كان تضلين قال قائل منهم كم لبثتم هندق لوان بسيال اللي يكتر كان كم لبثتم اري ايو تنماينوا لنا او اشكفتا هندق بسيال لهندش دكن قالوا اوان يجي والله دلين لبثنا يوما او بعض يوم بخوي هبيدة الروجك يان بعض يوم بشق للروجك دانك أوها ماينوا طلين لو يدرين يوما ديار الدواي يعني أو كاتي كاون تريدنا أشكفتك مثلا كاتي إيوار أبوه كبخبراتير كاتي إيوار أبوه كنت أنا مدوني هاتينا أو روج بخبر هاتينا يان إيوارك هاتينا كاتي يورو بخبر هاتينا لو بعض يوم دانك دبي يعني شو روجك أوها مثلا شو 10 ساعاتك للروج لو يقول تيان بعض يوم بشق للروج ماينو بجري كتمشي كاتي روجيان كرديا اما دوني تسو وقتك هاتينو استطبقتك بخبر هاتينا بجري لو يقول تيان يوما او بعض يوم روجك يان بشق للروجك دان الروجك يان ساعاتك للروجك ايما لنا واشكف ماينو نازان الاوانا سيس الصال ماينو ليه دا او ما بيدري كاتك انسان دنوي حالته شي بس دي هيت اجي لخوشي وناخوشي يا سبحان الله هيت حالي مدني انسان جوايا انسان كدمري اسبياو مثلا لونه منا اگر اما حساب كاين لقوم نوح لباوك ادم حتى اذا تنهزار صالة وانا نستون وفاتيان كدوم مردون بهزارها صالة بلام لكن خواي قورا يك صال بقداي تنتركيك صال يك تركيا لويا او حسابي كاتك كانسانك للروج قيامتي بخبر دين تدلين والله إيما تنهال لتنكاتك زور كم إيما ما ينولنا وقبرك لويا حالي ناو قبر كاتكي زود زيايا زود زيايا لقى حالي صدمي لويا اوانش كاتك نستينا واهز دكن سيصد صال ليك دادنو بيق الروج سيصد صال يان بدان الروجك لويا دلين قالوا ربكم أعلم بما لبثتم والله يا اخواي إيما هر پروردگاري إيما آقدارا زانايا بوي إيمتلنا أو أشكفت ماينوا فابعثوا أحدكم بوريقكم هذه إلى المدينة طبعا إنسان كان نستيع يقدر رحمتك كان إخوائي يقول رجوايا إنسان زود دنوي دبيني تنقاوي فشاري لبوديني هاد استوى بيوسي بسر آوا يان زود زاريو كابري لبرسا بخبرات يان ديتي جان دكا لقى جانكي بخبر دي بلام أوانا خواي يور سبحانه وتعالى حمو سوري جياني لبراقرتينا حمو سوري جياني لبراقرتي ما هو يصيصد صال بيوستيان بسر آو نبوة بيوستيان بخواردن نبوة تونكا خواي قورا واي كردوا كأوان بمينو بلام كبخبر دينو سردوخي آساي جياني بيشويان بيجوي كداخلي أشكفتك من بويا لو واخدك بخبر دين حسب برسيتي لكان تدرين فابعثوا أحدكم بوريقكم أو برباري كبيت أنا كلمة وريق بمعناي باريزيوي دي أو باريزيوا وريقي في دوتري باريزيوي وتيان يشيك بابتي بو برباريزيوي كهيتمان هذه ويكيستا لكن معنا إلى المدينة بتسيت الناوشار لوين دريبا بقري فلينظر باورد بيتوا ينظر نكتا مشابكا باورد بيتوا يعني سرنز بدا أيها أزكى طعاما كام خواردن أزكى زوزو الباكا كلمة ليرة أزكى طعاما مقصدي بيتيا كلمة أزكى واتا خواردنا حلال خواردنا باك خواردنا سود بخش بزانا لبري حستيان ببرسيتي قالك زور كرديا حزيان كده خواردنا زور تاك بي زور سود بخش بي ولا همان كاد حلال بي وهروها
خواردنەکی پاچیش بیتن. ئەزکا طعامن، باشترین و چاکترین و بەسوودترین خواردن کە حەلالە فەلیەئتیکم بریزق منه، با بچیتن ڕزقك خواردنەکمان لە بۆ بینی لەو خواردنە حەلالانەی کە هەیە. وەلیەتەلەطەف، بەڵام ئەو ئینسانە کەلیمەی وەلیەتەلەطەف معنەی چییە؟ واتە با نەرم و لەسەرە خۆبی لە هەرس و کەوتەکەی بە شێوەیەکی ئەوت بستە ناو شار، خۆی وا نیشان نەدا کە ترسی لە دووە، زۆر نەربوونیان بی، زۆر بەهێمن و ئارامی بستە ناو شارە. طبعاً کەلیمەی وەلیەتەلەطەف ناوەڕاستی بزەبتی قورئانە، یعنی قورئان یەکە بکەی دوو بەش بزەبت بە حرف و بە پیت و بە کەلیمە ناوەڕاستی قورئان کەلیمەی وەلیەتەلەطەف، کە بەڕاستی ئەو کەلیمەیە کەلیمەی زۆر جوانە. وەلیەتەلەطەف واتە نەربوونیانی یان ورد بین، کەسێکی ورد بین بیتن، یعنی کەسێک بی کەسێک نەبیتن بش لەژێت و تەنگاو بیت و مشەوەش بی، نا زۆر بە نەرمونیانی. وەلا یوشعیرەنە بیکم ئەحەدا، و هیچ کەسێک حەز بە ئێوە نەکاتن، چونکە ئێمە مەترسیمان لە دووە دوێنێ بۆ ئێمە هاتینە ناو ئۆشکە بە حسابی خۆیان کەوا هاتینە ناو ئۆشکە لە ترسی ئەو مەلیکەی، لە ترسی ئەو پاشا مشریکەی. ئێستا ئەگەر کەشف بین بەڕاستی مەترسیەکی زۆرمان لەسەر دەبی. ئاەتی ژمارە 20 ئینجا خوای گەورە دەفەرمێ ئینەهم ئین یەظهەڕوا عەلەیکم، لەبەرچی ئەوها بە وردی ئەوەندە بە وریایی ئەوەندە بە ئاگاداری ئەو ئینسانە بچیتن شتەکەی بینتەوە و بکڕی، لەبەر ئەوەی ئینەهم ئەو خەڵکەی ناو شار دام و دەستەی مەلیکە مشریکە ئین یەظهەڕوا عەلەیکم، ئەگەر پێتان بزانن، ئین یەظهەڕوا عەلەیکم واتە ئەگەر ئێوە کەشف بن لای ئەوان، ئین یەظهەڕوا عەلەیکم یان ئەگەر زاڵ بن بەسەرتا، دەستیان بەسەرتاندا بگرن بتانگرن، سان لێ دەکەن یەڕجموکم، بەدبارانتان دەکەن. کەلیمەی ڕەجم چییە؟ یعنی ئەوەی عادەتەن وا بۆ کەسێک کە خراپەچی کردیا دەیانگو شار بە دەریان کرد، گون بە دەریان کرد، وانیا بەردبارانیان کرد، خەڵک دەهاتن بەردیان تێدەگرت و وایان لێ دەکرد ئەو کابرا جارێککە ڕوو لەو شارەی نەکاتەوە. یەڕجموکم واتە کەلیمەی ڕەجم لە زمانی عەرەبی بە معنەی ئەوەش دێ وەکو بوختان، قسەی ناشرین، یعنی سوکایەتتان پێ دەکەن. ئەو یوعیدوکم فی میلەتیهم، یاخود دەتان جێڕنەوە فی میلەتیهم. کەلیمەی فی میلەتیهم معنەتی میلە یعنی فی دینیهم، کەلیمەی میلە لێرە بە معنەی دین دێ. ئەو یوعیدوکم یان دەتان جێڕنەوە فی میلەتیهم فی دینیهم، واتە دەتان جێڕنەوە سەر دینی خۆیان کە شیرکە کە بتپەرستیە. وەلەن توفلیحوا ئیذەن ئەبەدا، ئەگەر ئێوەش بگەڕێنەوە سەر دینی شرک، هەڵ بگەڕێن دوای ئەوەی ئیمانتان هینا، هەرگیز سەرکەوتوو نابن بە هیچ شێوەیەک. ئیذەن ئەبەدا یعنی هەرگیز بە هیچ شێوەیەک هەتایی ئێوە سەرکەوتوو نابن، بەڵکو بەدبەخت و ماڵوێران و ڕەنجەڕۆ و شەرمەزاری دنیا و قیامەت دەبن. ئاەتی ژمارە 21 وكذلك أعثرنا عليهم ليعلموا أن وعد الله حق وأن الساعة لا ريب فيها. خواهي يورد فرين بلام إرادة وقدرتي خواهي يورد وابوا أويك أو كسا دەچێتە ناو شار خواردنەکە بکڕی، کاتێک کە پارەکە دەداتە دەست فرۆشیارەکان کە شتی پێ بکڕن، سەیری پارەکە دەکەن. ئەو پارەیە زۆر عەجایبە، ئەو پارەی کەوا سکە کراوە ئەوە چەند سەد ساڵ لەوە پێشە، ئەوە سەردەمی مەلیکی دەقیانوسە، ئێستا ئەوە چەندین زەمان بەسەر ئەو کاتەدا تێپەڕیوە، زۆر عەجایبە. کابرا پارەی لە چی هینە؟ لێ دوای بە دوا داچوون و کە ئەو پارەیان لێ وەردەگرن، لێیە ئەعثەرنا عەلەیهم. معنەتی ئەعثەرنا عەلەیهم واتە ئەوان بەڕاستی کەوتنە دەست دۆزیان و خەڵکەکەی کەوا چەندین ساڵە بەس تەنها وەکو دەنگ و باس حاڵی وانیان زانی بوو. ئێستا ئەوان کەتنە بەردەستی وان، ئەوان ئەو خەڵکە ئەوانیان دۆزیەوە. ئەعثەرنا عەلەیهم لیەعلەموا، لۆ لەبەرچی خوای گەورە دەفەرمێ ئێمە وامان کرد ئەوان حاڵیان ئاشکرابی بەدەر بکەون لۆ ئەو خەڵکە، لیەعلەموا هەتا لۆ ئەو خەڵکەی ئەو سەردەم ڕۆم بیتەوە ئەنە وعد الله حەق، بەڵێنی خوای گەورە ڕاستە
كخواي يقول بشتواني لعبد بندكاني خوي دكا بليني خواي يقول الراستا كخواي جورا أوي كوعد دا بشتواني إيمان داران بخواي يقول دين تزي وأن الساعة لا ريب فيها وبليني خواي يقول راستا لسر أوي كوا هاتني روجي قيامة هشكو قماني تدانيا هذا بيني أو خلقك أو ما ودورو دريجا نوستن خوا بأغانينا بو شويش دا روجي قيامة كيوم الساعة خلق زنديدة بتوا لولا برسينو حساب وكتاب إذ يتنازعون بينهم أمرهم أو خلقا تشيش ما تشيش مو تشيش 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 كتبينيان لدرباري أو كومالانا أوانا تشين أوانا تسين دبي تسبن أوانا لوية تشيش كوتا نيوانيان حتى لبويا روم بونوا أوانا تسيان بسراتيا فقالوا بنوا عليهم بنيانا تشيشكل ويبو إذ يتنازعون بينهم أمرهم لدرباري وان تشيشيان كتبين طبعا كتشيشكيان كتبين أو أنا أو كوبر جنزا كاتك دتسيتو لايوان هزدكن كا بأجاهاتون إن داوادك الأخواي جورا ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا أوجوك أوي وأخواي أما بيامي تو مان جيانت يكتا برستيا كمان جيانت لوی استاج داوات دکین اما بکلچی جیانی او صدمن ماینا داوای مردن دکن لزی خویان همو دمرن کاتک اوان دمرن خلچی او وقت دکونه چیشا سرکردو پیاو گورکان لولا زانا کان تيلو انا بكي انا بياوي قلق جورن لويا فقالوا بنوا عليهم بنيانا هندشان تيان قوت هندشان قوت يان كاك بابينايا كان لسربكي وكو دروشمك وكو علامتك وكو نشانك كاونا بياوي قوربونا ناويان هربميني حتى ربهم أعلم بهم هرخواي قورا أقدارا بحالي وان أوانا تن قورا تن بريزن حيث مخابن أوانا هلو قوري بزربنو تيدا بتنو نميدين قال الذين غلبوا على أمرهم لنتخذن عليهم مسجدا قال الذين غلبوا على أمرهم بلام أواني دا صلاة دار بون غلبوا على أمرهم وات دا صلاة دار كان بياو قورا كان تيانقو وتيانا كاكا مبوندي رازي نابين لنتخذن عليهم مسجدا إيما مزقوتا تيان لسر دروز زكي لسر لا شكانيان أو شويني كبو قبري وان مزقوتا تي لسر دروز زكي شويني معبتك خواه برستيك ليه دا بزانا ابن عباس رضا ورحمة خوالي السربي دفرمي قال الذين غلبوا على أمرهم أو قصي زانا كان ينبو أو بوي رازي نبون شويني معبد لوين دا دروز كري أو هالبلغي لسأوي كمعبد بهيش شويك لقديمج لا سردمي قوم كاني بيشيش معبد شويني برزقا خوا برستي قد قلنا قورستان نبوا بيرازي نبونا ادي تشيو برياري دا قال الذين غلبوا على امرهم سرك الدودة صلى الدار كان او برياري عندا كأوان نابت ايشي وان نابت بلغي شرعينية لو يهتا روجي قيامته مزقب لنا وقبرستان دروز كنو شار نوي مردو لنا وقبرستان اشتكي بيه شرعية دروز نية بيغنبري خوا فرموي لعن الله اليهود والنصارى اتخذوا قبور انبياء مساجد بيغمر لعنتك لزولك ولا قاوركان لكاتك كوا قبري بيغمبركان يا كتبه شويني خوا برستي ومزقوت لويا براستي دبي انسان اقدار بي تورشتر سودو بندا هالين زراوكاني او تن آيات بيروزي كم هندي زار دروس كراوكاني تري وك خورو مانغو زويو اسمانو تسياو دريا دبنا سربازي كي ون بو بشتواني كردني بو بشتواني كردن لخلشي خوا ناسو ديندار بيويست مروف ورد بيتوا وبير بكاتوا لو دروس كراواني خواي قورا كتون ملكتو جير فرمانا لبوچه لبو امرو فرماني خوا واروها بندا كاني خواي قورا دا باريزن خالدون هداية ضلي مروف تنها خداي قورا دا طواني برو تساكي بيرت ودوري بخاتو للرقاي راستو طواو خداي قورا هدايته الرنموني داتا بال خوي وصل شيواوي وقمراي داتا بال خودي مروفك خوي كدا فرموه من يهدي الله فهو المهتد ومن يضلل واتا انسانك خوي قمرابك خالي سيم زور دار اجرك زور بحلو يستد بيت لمروفي بي برواو بيدين وك امسقي خداي قورا
لەو سوورەتەدا بە چەندین جار باسی دەکات. خاڵی چوارەم خدای گەورە بڕواداری بە هەڵوێست بە سام و بە شکۆ دەکات ئەگەر کەم و بێهێز و نوستوش بن، یعنی ئەگەر لە کاتی نووسنیش دابی ئەو ئینسانی ئیماندارە سوبحان الله زۆر بە سام و بە هەیبەتە لە بەرامبەر بە دوژمنان. خاڵی پێنجەم چاکترین هۆکاری زانست و زانیاری و ڕوونبوونەوەی ڕاستی پرسیارکردنە لێ لیەتەساءەل بەینەهوم ئەو دەگەیشتە ئەوەی کە ئەوان چەندین ساڵ مردوونە. خاڵی شەشەم خدای گەورە بۆیە بە ئاگایان دەهێنێت لەو خەوە گەورەترین مەبەست لەو ڕوودا و بەسەرهاتە سەلماندنی زیندووبوونەوەیە. سەربازە ون و بێهەستەکانی ئەم چیرۆکە سەربازە ون و بێهەستەکان لەم چیرۆک و بەسەرهاتە. یەکەم خۆر کە سوتێنەر و ئازار بەخشە بەڵام لێیان لادەدا تا نەیان سوتێنی. دووەم خەوێکی ئارام کە لە نێوان مردن و ژیان دابوونە، یعنی نەمردوو بوونە نەخەوێکی ئاسایی بوونە، چونکە ئینسان لە خەوی ئاسایی دوای ماوەیەک بەخەبەر دێ برسێتی بە ئاگای دێنی وەکو باس باکرد. خەو عادەتی وایە ئینسان مەسەڵەن کە دەنووی ئەندامەکانی لەشی ئینسان ئیش دەکا، بۆیە زۆر جاری وایە مەسەڵەن بە دەنگێکی گەورە بەخەبەر دێن، بەڵام ئەوان ماوەی 300 ساڵ ئەو هەموو دەنجی گەوارە، ئەو هەموو دەنگە گەورە، ئەو هەموو بروسکە، ئەو هەموو بارانە، ئەو هەموو شتانەی بەسەریان هات، چونکە خوا ئەمر و ئیرادەی وابوون ئەوانە لە خەوەکەی مانەوە. ئەوەش یەکێشترە کە خەو جوندیەکە لە جوندیەکانی خوای گەورە. لێیە لە کاتی شەڕەکان کاتێک کە یەک لە نیشانەکانی سەرکەوتنی موسڵمانان ئیذ یوغەشیکم النوعاسە ئەمەنە، خوای گەورە بۆرژانەکی بەسەر موسڵمانەکان دادەینە. خاڵی سێم هەڵگێڕ و وەرگێڕکردنیان، ئەوە یەکێکترە لەو شتانەی کە خوای گەورە لە بۆیانی کرد. خاڵی چارەم سام و شکۆمەندیان ڕوونکردنەوە. دروستکردنی بینا و خان و لەسەر گۆڕ دروست نییە، ڕەوشتی جوولەکە و نەسرانیەکانە، خەڵکی هاوبەشدانەر مشتێکەکان عادەتیانە لەسەر گۆڕ معبەد و شوێن دروست دەکەن. خاڵی دووەم ڕزقی حەڵال و پاکە و کاری دینداری و جیرابوونی پاڕانەوەیە. خاڵی سێم خراپترین کردار و کردەوە هەڵگەڕانەوە و پاشگەزبوونە لە ئاین. ئەو چەند ئاەتێک کە باسمان کرد خوای گەورە سوبحانەهو وتەعالە کە ئەو هەموو ڕێز و حورمەت و ڕێزە دەنێ لەو کۆمەڵە گەنجە کە پێیان دەوترێت ئەسحاب الکاف، ئەوە پێی دەوترێت تەوان ئەوانە پێغەمبەر نینە هەتا پێیان برین موعجیزە، نا بەڵکو خوای گەورە وەکو کەڕاماتێک دایتیە ئەو کۆمەڵە گەنجە. کەڕاماتی ئەولیا چییە؟ موعجیزە ئەوەیە پێغەمبەرانی خوا بۆ ئەوەی بسەلمێنن ڕاستیەتی خۆیان لە بەرامبەر بێباوەڕان داوایان لە خوای گەورە کردیا شتێکیان لە بۆ بکە، وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مانجی شەڕ کرد، وەکو ساڵح پێغەمبەر داوای کرد لە خوای گەورە قوشترێک لە ناو بەرد هاتە دەرێ، وەکو موسا پێغەمبەر بەدار عەسایەکەی لە بەردیدا ئاوی لێ هەڵقوڵا. ئەوانە موعجیزەیە لۆ پێغەمبەران. ئەدی کەڕامات چییە؟ کەڕامات بریتە لەوەی خوای گەورە بەبێ داواکردنی ئینسانەکان ئەو کەسانێک کە پێغەمبەر نین بەڵکو پیاو چاکن لە ژنان و لە پیاوان خوای گەورە ڕێزیان لێ دەنێ بەوەی هەندێک شتیان دەداتێ کە ئاسایی نییە، شتی نامۆیە، شتی غەریبە، لە بۆ کەسی ئاسایی ئەو شتە نابی، وەکو ڕێزێک خوا دەداتەوانە، وەکو خوای گەورە لە بۆ خاتو مەریەم ڕزقەکی دەدایێ کە لەو کات لەو سەردەم لەو وەرز ئەو ڕزقە نەبوو. لۆیە کاتێک زەکەریا کە پێغەمبەری خوایە مەریەم دەبینی ئەو ڕزقەی لەکنا قالت یا مەریەم ئەنە لەکی هذا قالت هو من عند الله، ئەو خوایە ئەو ڕزقەم دەداتێ، ئەگەر هیچ کەسێک نییە بتوانی ئەو ڕزقە لەو سەردەمە پەیدا بکە. ئەوە کەڕاماتە و ئەو کەڕاماتەنی کە خوای گەورە سوبحانە تەوان کەڕاماتی ئەولیا بەدەقی ئاەت خوای گەورە باسی کردیە ئەلا ئینە ئەولیا الله لا خوف عليهم ولا هم يحزنون. ئەولیا و پشتیوانانی خوا نە ترسیان لە بۆ دەبی لەو کاتێک کە دەمرن دەستنەوە خزمەتی خوا، نە دڵتەنگن لەوەی کە دنیا بەجی دێنن. لێرەدا ئەوەی کە گرنگە بزانین وەلی چێە؟ ئایا وەلی بە بنەماڵەیە؟ ئایا وەلی بەوەیە کەسێک بەخۆی ئیدعا بکە برێ من وەلیمە؟ نا، خوای گەورە وەصفی وەلیمان لۆ دەکا هەلە دوو ئەو ئاەتەی دەفەرمێ الذين آمنوا وكانوا يتقون. أولياء الله أو كسانا آمنوا وكانوا يتقون، بزانا ئەوانەی باوەڕداری تەواون موحیدن
تەواو یعنی عەقیدەیان هیچ خەوش و غل و خەوشەی و ناڕێکێکی تێدا نیە وەکانوا یەتەقون هەمیشە و بەردەوام لە تەقوای خوای گەورەدان ئەوانە ئەولیا الله ئەوجە با فەلاحێک بی با نەخیندەوارێک بی با ئافرەتێک بی با پیاوێک بی با ئەختیارێک بی ینی هەر کەسێک بی ئەو خوای ڕێزە دەداتە ئەو جۆرە کەسانە لێ لێرەدا بزانە خوای گەورە کە باز دەکا یەک لە کەرامەتەکانی خوای لە بۆ ئەو کۆمەڵە گەنجە فضربنا على آذانهم ئێمە وامان لێکردن جێیان لە دەنجی هیچ کەسێک هیچ شتێک نەبیتن لەو کاتێک نەو ئەشکەفتەکانن ئەوە کەرامەتەکە خوای گەورە دایەوان دووەم وربطنا على قلوب دڵمان زۆر پتەو کردن کاتێک ڕوبەڕووی یەک مەلیک بوونەوە کە هەموو هێز و دەسەڵاتی ئەو وڵاتە لە بەندەستی وابوون بەڵام ئەوان نەترسان دڵیان زۆر پڕ بوو لە ئیمان دڵیان پەیوەست بوو بەخوا بۆیە هیچ حسابیان لە ئەو مەلیکە نەکرد خاڵی سێم ئەو خۆرە ڕۆژ وەکو خزمەتکارێک وەکو مسەخەرێک لە بۆ ئەو برن کۆمەڵە گەنجە ئازاری نەدەدان و سوودی پێدەگەیاندن چارەم کە سەیرت دەکردن وات هەست دەکرد بە ئاگان لە حەقیقەتیشدا نووسوو بوون یەکەیشتر خوای گەورە هەڵگێڕ و وەرجێڕی دەکردن یەکەیشتر لەو کەراماتانەی کە خوای گەورە دابی ئەو کۆمەڵە گەنجە سەگەکەش لەبەر دەرگا وەکو حەرەسەک وەکو پاسەوانێک دانیشت بوو کەوا پاسەوانی لێیان دەکرد خاڵی هەفتەم وای کردبوو خوای گەورە هەیبەت و سام و هەیبەتێکی زۆر گەورە لە ناودڵی هەر کەسێک دروست بایە کە ئەوانی بریت بایە ئەوە چەند ڕێز و کەرامەتێک بوو خوای گەورە بۆ ئەو کۆمەڵە گەنجەی پێیانی بەخشی بوو دەپاڕێنەوە لە خوای گەورە عاقبەت خێرمان بکە خوای گەورە لە گوناحەکانمان خۆش بی خوای گەورە بە شێوەی عەقیدە و بیر و باوەڕی ئەو کۆمەڵە گەنجە خوای گەورە بمان ڕازێنێتەوە بە عەقیدەی جوان بە ئەخلاق و خوڕەوشتی بەرز و جوان و بمانجێڕی لە کەسانی دینداری ڕاستەقینە آمین آمین والحمد لله رب العالمين